سڵاوتان لێبێت. بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند لە سبەی چوارشەممەوە نرخی $100 با 130,000 دینار دەخرێتە بازارەوە. ئەم بڕیارەی بانکی ناوەندی پاش بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق هات کە بەهای $100 با 130,000 دینار دیاری کرد. ڕاستەوخۆ دوای بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران نرخی دۆلار دابەزی و ئێستا لە بازارەکانی عێراق $100 بەرامبەر 150,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت، بەڵام چەند خولەکێک دوای بڕیارەکە بەهای دۆلار زیاتر دابەزی، بە شێوەیەک لە بۆرسەی بەغدا و بەسڕە گەیشتا 144,000 دینار. دوای بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران و بانکی ناوەندی چاوەڕوان دەکرێت سبەینێ لەگەڵکردنەوەی بۆرسەی عێراقدا بەهای دۆلار زیاتر دابەزێت، بۆ پێی لە کاتی داخستنی بۆرسەدا بەهای $100 لە 157,000ەوە دابەزی بۆ خوار 150,000 دینار. حکوومەتی عێراق چۆن بڕیارەکەیدا؟ لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا پێشنیازێکی بانکی ناوەندی بۆ دابەزاندنی بەهای دۆلار بەرامبەر دینار تاوتوێ کراوە و لە دەرەنجامدا ئەنجومەنی وەزیران پێشنیازەکەی پەسەند کردووە بە جۆرێک بەهای $100 لە 146,000 دینارەوە دابەزێنرێت بۆ 130,000 دینار. ئەم بڕیاری ئەنجومەنی وەزیران کە دەخرێتە نێو پرۆژە یاسای بودجەی 2023ەوە پێویستە لەلایەن پەرلەمانی عێراقیشەوە پەسەند بکرێت بۆ ئەوەی فرۆشتنی دۆلار با 130,000 دینار بەردەوام بێت. نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە زوومی ڕاگەیاند پێشبینی دەکرێت ئەو نرخەی دیاری کراوە لە یاسای بودجەدا پەسەند بکرێت. نەرمین معروف گوتیشی سەرباری ئیجابیەتی بڕیارەکە، بەڵام دەبێت پەرلەمان بە دوواداچوون بکات بۆ ئەوەی دڵنیا بێتەوە کە ئەم گۆڕانکاریە لە نرخی دۆلاردا نابێتە هۆی کورتهێنان لە بودجەدا. ئەم بڕیاری ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کاتێکدایە پێش ساڵی 2020 بەهای $100 بەرامبەر 119,000 دینار بوو، بەڵام لە سەردەمی پەتای کۆرۆنادا بەهۆی قەیرانی دارایی و دابەزینی نرخی نەوتەوە بانکی ناوەندی بەهای دیناری دابەزاند و نرخی $100 کرد با 146,000 دینار. زیاتر لە 2 مانگە نرخی دۆلار لە بازارەکانی عێراق لە دۆخێکی ناجێگیردایە، سەرباری ئەوەی بانکی ناوەندی $100 با 146,000 دینار دەفرۆشت، بەڵام نرخەکەی لە بازاردا بەڕێژەیەکی بەرچاو بەرز بووبووەوە تا گەیشتە 175,000 دینار، بەڵام نزیکەی هەفتەیەکە نرخی دۆلار ڕووی لە دابەزین کردووە و هەرەمڕۆژ بۆ یەکەم جار پاش 22 ڕۆژ نرخی $100 دابەزی بۆ 157,000 دینار. ئەمە پێشەوەی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەربچێت. لە لایەکی دیکەوە هەر ئەمڕۆ شاندێکی حکوومەتی عێراق با سەرۆکاتی فواد حسێن جێگیری سەرۆکوەزیران بۆ کاروباری ئابووری بەرەو واشنگتن بەڕێکەوتن کە ئامانجی سەرەکی سەردانەکە بۆ کۆبوونەوەیە لەگەڵ بانکی فیدراڵی و وەزارەتی گەنجینەی ئەمریکا لەسەر بابەتی دۆلار. ئەوەش لە کاتێکدایە هەینی ڕابردوو هەر لەسەر ئەو پرسە پارێزگاری بانکی ناوەندی عێراق لە ئەستەنبۆڵ لەگەڵ شاندێکی وەزارەتی گەنجینەی ئەمریکا کۆبووەوە. ئەچینە لای ئەیوبەرتی زوومی هەولێر لەبەرەوەی لە ئێستادا بازاڕی بۆرسە داخراوە، بەڵام ئەبینین قەرەباڵخیەکی زۆر یاخود خەڵکێکی زۆر لە بەردەم نووسینگەی گۆڕینەوەی دراودا کۆبوونەتەوە لە هەولێر. ئەیوب پێمان بڵێ بۆچی ئەم خەڵکە کۆبوونەتەوە؟ ئایا لە ئێستادا هیچ مامەڵەیەک بە دراو ئەکرێت؟ ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕاستەوخۆ قەرەباڵغی زۆر لە هەولێر هەست پێکرا بە جۆرێک شەقامەکان بەتایبەت شەقامی 16 مەتری تووشی ئەخنکانی هاتچوو هات بەتایبەت لە نزیک ئیسکان کە ئەم نووسینگەکانی ئاڵوگۆڕدرا و هەڵبەتایەکەونە نزیک ئیسکان لە شەقامی ڕووناچین. لێرە لە بەردەم نووسینگەکانی ئاڵوگۆڕدرا و دەمێکە قەرەباڵغی هەیە لە کاتژمێر چوارەوە بەم جۆرە قەرەباڵغی زۆر هەیە تا دێت خەڵکەکە زیاتریش دێت ئێرە ئەیانەوێ نوێترین زانیاری لەبارەی نرخی دۆلار برزان. ئەوانەی کە لێرن هەمویان نەهاتون بۆ ئاڵوگۆڕی درا و هەندێکیان ئێوە زانیاری بزانن، هەندێکیان مەبەستیانە قەرەباڵغیەکان لێرە یانێ بزان چی ڕۆدات. بۆیە من ئەسمە لای خۆیان لە زاری ئەوانەوە هۆکاریم قەرەباڵغی زیاترتان بۆ گوازمەوە مێ زانیاری زیاترتان پێ بدەم زانیارێت چیە گوزارێت ئەگەر بەشێک لەوانە بدوێنم قسەمان لۆ بکەن. کاکە جان سڵاتان لێبێت. کاکە جان سڵاتان لێبێت. ڕاستەخۆ لەگەڵتان مەگەر سوپاسەکەم بێتە پێشەوە پێم خۆشە پێم بڵێ ئەم قەرەباڵغیەت چ لێرە دروست بوو بۆم شێوە ئەو کارم سوپاسانەکەم فەرموو. بەڕێزی کاک وەڵای نازم عالەمەکە ئەوڕم شاوەش بە جە نازم چیان بەسەر هاتی ڕاستی
ئەگەر سوپاسەکەم لەگەڵم بێتە پێشەوە بۆی زیاتر لە شاشەی کامیراکە دەرکەی پێم خۆشە ئەم قەرەباڵغیە بۆ چیەوە خەڵک ئەوێت هەموو هاتوو ئاڵوگۆڕی بکە عندك قەردارە ئەوجا دەکرێتەوە ئێستا ئەوجا بەغداش نازانم دەرێن سبەین دەبیتە 130 ئەوانە 32 ئەوجا عالەمەکەم شاوش بەڕاستی بڕیارەی حکوومەتی عراق بۆ دابەزاندنی بەهای دلار بەرامبەر بە دینار چ کاریگەری بێت لەسەر بازاڕەکانی هەولێر و هەرێمی کوردستان بڕوایەوە بخۆی عایدی بەغدا خۆ عایدی هەولێری نەسیار هیچ عایدی بەغدایە ئارێ وەڵڵا الحەمدوللا بزانێت چی لێ هادەوڕۆ بەڕێزی کاکەجان تۆ قسە چێ لەبارەوە بەقڕان کاکە گەو خەرکە بستەوە مارێ هەموو ئیشەکە عەل لەبیتر ئەو گارەگارە هیچی نامێنێ ئەو هەستان و دابەزانە هیچی نامێنێ لە بۆ سبێنێکە وەرە ئەلێکوانەوەڕقی بە 140 بکڕە بەس خەڵکانێکی زۆر بە پێشتر پاریان بە هەرزان لەسەر بووە کە هەستا بلیمەریان لەمانەوە ئێستاش دێن دەکردنەوە دەستخۆشش لە بڕیارەکە حکوومەتی عراقی دەکەین کە بە 130 تەوزیع دەکاتن دڵنیام سبێنە دێتەوە 140 بڕیارە کارگەری لەسەر ژیانی خەڵکە بێت دڵنیا بەلەوەی کە کاریگەری چۆن کاریگەری نابێتن ئیشوکارێکی هەموو خەڵک وەستا بوو پیاز چلوی بووە 2500 دینار چلوی پاقلی بوو بۆ 4000 مریشک چلوی بە 2000 یا وای لێ هاتبوو تەڕە لە گۆشتی گرانتر بیتن ئەوەش وەکاری دۆلاری لێرەبان ئەوە وتەی هاوڵاتیان بوو لە شاری هەولێر طبعا لێرە لەو خولەکەی کەم قسە لەگەڵ ئێوە کەم 100 دلاری ئەمریکی بە 145,000 دینار ئەکردێ و بە 150 بە هاوڵاتیان ئەفرۆشێت طبعا ئەم لەم نووسنگەیە بەو جۆرە لە نووسنگەکانی تر نرخەکان جیاوازترن و بڵێ هەر نووسنگەی بەویستی خۆی ئەتوانێت قسە لەم بابەتە ینی نرخەکان دیاریەکات لە بەرامبەر خۆمان بەشێکیان جیاوازترن ینی هەر یەکەیان نرخێکی جیاوازتریان هەیەوە بەڵام قەرەباڵغەکە هاوڵاتیان قەرەباڵغ زۆریان دروست کردەوە ئەیانەوێت دەرەنجامی کۆتایی بزان لەبارەی بەهای دینار گەرچی بانکی ناوەندی عراقیش کۆتا بڕیاری داوە لەسەرەوەی کە سبەینێ با 130,000 لە بازاڕەکان مامەڵی پێواکرێت ئەوە دیمەنی هاوڵاتیان و بۆچوونی هاوڵاتیان بوو لە شاری هەولێر من ئەگەڕێمەوە لای ئێوە گەر پرسیارێکتان نەبێت